لە بیرۆکەیەک بۆ بەناوبانگترین بەرهەمە تەکنۆلۆژیەکان لە مێژووی زەویدا لە داهاتی $800 بۆ داهاتی $1 تریلیۆن ئەو کۆمپانیایی توانی مێژووی جیهان بە جۆرێک بگۆڕێ هەمووان خۆی بە خاوەنی ئەو بیرۆکەیە دەزانن بەڵام تەنیا یەک کۆمپانیا توانی ئەو کارە بکە لە گەراجی ماڵێکەوە لە بیرۆکەی دوو کەسەوە ئێستا گەورەترین و پڕداهاترین کۆمپانیایە لەسەر زەوی ئەویش کۆمپانیای ئەپڵە. کۆمپانیای ئاپڵ لەلایەن سێ گەنجی ئەمریکی لە ساڵی 1976 دامەزرا. ستیڤ وازنیاک، ڕۆناڵد وین و ستیڤ جۆبس هەرسێ گەنج بیرۆکەیەکیان هەبوو. بیرۆکەکەش دروستکردنی کۆمپیوتەرێکە خەڵکی یاسایی بتوانن بەکاری بێنن چونکە کۆمپیوتەر لەو کاتە تەنیا لەلایەن کۆمپانیاکان بەکاردەهات. خەڵکی نەیان دەزانی ڕۆژێک دێ پێویستیان بەو جۆرە ئامێرە دەبێت. هەرسێ گەنجەکە لەژێر لۆگۆی سێوێک کە بە ئەپڵ دەناسرێ یەکەم کۆمپیوتەریان بە ناوی ئەپڵ وان پرسنەڵ کۆمپیوتەر دروست کرد و بڵاو کردەوە. لە دوای بڵاوکردنەوەی ئەو کۆمپیوتەرە ڕۆناڵد وین دامەزرێنەرێکی ئەو کۆمپانیایە پشکەکانی خۆی فرۆشتە ستیڤ وازنیاک و ستیڤ جۆبس بە $800 کە ئێستا ئەو پشکانەی ڕۆناڵد وین نزیکە لە $400 ملیار گەر ئەپڵی جێنەهێشتوە. بەهۆی ئەو سەرکەوتنی کۆمپیوتەری ئەپڵ وان هەردوو ستیڤ ئەپڵ دویان دروست کرد. کۆمپیوتەرێک یەکەم جارە کیبۆردی هەبێ و کۆمپیوتەرێکە بفرۆشێتە خەڵکی. لە 1977 فرۆشی و کۆمپیوتەرە بە شێوەیەک بەرز بووەوە هەردوو ستیڤ نیان دەتوانی لە کاتی پێویست کۆمپیوتەرەکە دروست بکەن. دواتر کۆمپانیای ئەپڵ گەورە بوو بۆ کۆمپانیایەکی زەبەلاحی تەکنۆلۆژی. چەندین پرۆژێک گەورە هاتنە ناو ئەپڵ. لەو کاتە لەلایەن کۆمپانیای IBM ڕکابەرایەتی دەکران بە دروستکردنی کۆمپیوتەری PC. بەڵام ستیڤ جۆبس بیرۆکەیەکی هەبوو بۆ کۆمپیوتەرێک کە داهاتوو بگۆڕێت. ئەو کۆمپیوتەرەش بە ناوی ماکینتۆش لە ساڵی 1984 بڵاو کرایەوە. لە ساتی یاشراکردنی لە کۆنفرانسێک نزیکەی یەک خولەک لەلایەن کارمەند و خەڵکیەوە چەپڵە بۆ ستیڤ جۆبس لێدرا. چونکە ئەو کۆمپیوتەرە شتێکە هەرگیز پێشتر نەکراوە. یەکەم کۆمپیوتەری بازرگانی بوو بۆ خەڵکێکی زۆر بەردەست بێ. خاوەنی ماوس و کیبۆردە، سیستەمێکی ڕەنگدارە، بەکارهێنانی ئەوەندە ئاسانە داپیرە و باپیرەیەک لە چێڵگەکانی خۆیان دەتوانن بەکاری بێنن. بەو شێوەیە بە بیرفراوانی بەرهەمهێنرا. خاوەنی ڕامی 128 کەی بوو کە ئێستا ڕامی ماک بۆ 1.5 تێرابایت بەرز دەبێتەوە. واتە ئێستا کۆمپیوتەری ئەپڵ نزیکەی تریلیۆنێک جار لە ماکینتۆشی ڕەسەن بەهێزترە. خاوەنی شاشە و کیسێکی ناوخۆ بوو بەڵام ئەو پێشکەوتنە خاوەنی نرخێکی گەورە بوو. ئەویش $2500 دەکاتە $6000 بە پارەی ئێستا. خەڵکێکی زۆر نەیانتوانی ئەو کۆمپیوتەرە بکڕن. بۆیەش دەستەی سەرۆکایەتی کۆمپانیای ئەپڵ هەڵسان بەدەنگدان بۆ ئەوەی ستیڤ جۆبس لە بەڕێوەبەری جێبەجێکاری ئەپڵ لا بدەن. ئەو پیاوەی کە ئەو کۆمپانیایی دروست کردووە و ئەو کەسانی کردووەتە بەڕێوەبەر کەچی دەری دەکەن. ستیڤ ئەپڵ جێدەهێڵێ. ئەپڵ لەو کاتە بە خراپترین کاتەکانی تێپەردەبێ. ستیڤ کۆمپانیای پیکساری لە جۆرج لوکسی دروستکەری ستار وۆرز کڕیەوە. ستیڤ جۆبس توانی وا بکە فیلمی ئەنیمەیشنی کۆمپیوتەری دروست بێ. دواتر کۆمپانیای نێکستی دامەزران بۆ دروستکردنی کۆمپیوتەر و سیستەمی سۆفتوێری کۆمپیوتەر. دواتر هێنرایەوە ئەپڵ. ڕاستەوخۆ دەستەی سەرۆکایەتی ئەپڵی دەرکرد. خۆی هاتەوە سەر دەسەڵات و یەکەم کۆمپیوتەر لەژێر دەسەڵاتی ستیڤ جۆبس بڵاو کرایەوە. کۆمپیوتەری ئایماک کە بە جوانترین و باشترین کۆمپیوتەر لەو کاتە دارندرا. بەڵام لەو کاتە ئەپڵ ڕکابەرایەتی دەکرێت لەلایەن مایکرۆسۆفتەوە بە سیستەمی ویندۆز کە زۆرێک لە مێژوونووسان دەڵێن بیل گەیتس دامەزرێنەری مایکرۆسۆفت کارمەندی ئەپڵ بۆ لەلایەن ستیڤ جۆبس لە ساڵانی 1970 ئاگداری سیستەمی ماکینتۆش بووە کاتێک دروست کرا. ئەو سیستەمەی کۆپی کردووە و ویندۆزی پێ دروست کردووە. بەڵام لە کۆتایی هەشتا و سەرەتای 90ەکان جۆبس لە ئەپڵ نەبووە ڕێگری لێ بکە بۆیەش مایکرۆسۆفت لەو کاتە زۆر بە پێش ئەپڵ کەوتەوە. ئەپڵ پێویستی بە نوێگەری و داهێنانە. ستیڤ جۆبس یەکەم ئامێری میوزیک پلەیەری ئایپۆدی لە 2001 بڵاو کردەوە. ئەو ئامێرە بۆ هۆکاریەوەی هونەرمەندان لە ڕێگەی دیجیتاڵیەوە بەرهەمی خۆیان بفرۆشنە هەواداران. ئەو ئامێرە توانی بازرگانی میوزیک بۆ تا هەتایە بگۆڕێ. ساڵی 2007ەوە ئەپڵ دووبارە پێویستە داهێنانی گەورە بکە. کۆنفرانسی ئەپڵ و ستیڤ جۆبس باسی داهێنان لە بواری مۆبایل دەکا. لە ساڵی 2007 بەناوبانگترین مۆبایل لە جیهاندا نۆکیا بوو. بەڵام وەک ستیڤ باسی لێوە دەکا کێشەکە لەو بەشەی خوارەوەیە. کیبۆردی پلاستیکیەکەیە. هیچ مۆبایلێک نییە بتوانێت بە تەچی پەنجە کار بکە. تەنیا بە قەلەم کاری دەکرد. ئەوەش سیستەمێکی قورسە و بەکارهێنانی ئاسان نییە. بۆیەش ستیڤ جۆبس یەکەم ئایفۆنی ئاشکرا کرد. لەو کاتە هیچ مۆبایلێک لە جیهان بەقەد ئایفۆن پێشکەوتوو نەبوو.
چونکە یەکەم مۆبایل بوو ئینتەرنێتی کۆمپیوتەری تێدا بێ و وایفای کۆمپیوتەری تێدا بێ بە پەنجەی دەستکار بکە و شاشەیەکی گەورەی هەبێ سیستەمی iOS لەدایک بوو بۆ بەناوبانگترین سیستەمی مۆبایل و بازاڕی ئاپ لە مێژوودا دواتر ستیڤ جۆبز یەکەم ئایپادی نمایش کرد شاشەیەکی گەورە تایبەتمەندی گەورە یەکەم تابلێتی جیهانە لەو کاتە و تا ئێستاش هیچ تابلێتێک بەقەت ئایپاد سەرکەوتوو نەبووە لە دوای مردنی ستیڤ جۆبز لە 2011 بەهۆی نەخۆشیێکی دەگمان کە شێرپەنجەی پەنکریاسە ئەپڵ لە ساتێکە چاوێکی زۆری لەسرە بتوانێت لە پێشکەوتن بەردەوام بێ تیم کوک هاتە سەردەسەڵات لە ئەپڵ یەکەم کاری گەورەکردنی شاشەی آیفۆن بوو کە پێشتر ستیڤ جۆبز دەیوت کەس مۆبایلی گەورەی نابێت ئەپڵ لە 2014 آیفۆن 6 و آیفۆن 6 پلسی ئاشکرا کرد ئەو دوو آیفۆنە بەهۆی گەورەی شاشە و تایبەتمەندیەکانیەوە ئەوەندە زۆر فرۆشران ئێستا سێ مۆبایلە لە مێژوودا زۆرترین فرۆشی هەیە 222.4 ملیۆن دانە آیفۆن 6 و 6 پلس فرۆشراون لە دوای نۆکیا 1100 و 1110 تەنانەت آیفۆن 6 لە نۆکیا 33 زیاتر فرۆشراوە کە 126 ملیۆن دانەی فرۆشراوە ئەپڵ بە ڕێژەیەک سەرکەوتوو بوو لە 2018 ئاشکرا کرا بووەتە یەکەم کۆمپانیا لە مێژوودا داهاتەکەی بۆ 1 تریلیۆن دلار بەرز بووتەوە ئەپڵ دەتوانێت نزیکەی 70 بۆ 80 وڵات لە تەواوی جیهان بکڕێتەوە ئەپڵ ئەو کۆمپانیای لە گەراجێک دەستی پێکرد لەلایەن بیرۆکەی دوو گەنج بە دروستکردنی کۆمپیوتەرێک لە گەراجی ماڵێک ئێستا خاوەنی ئەو بارگایەیە کە بە وزەی خۆرکار دەکات لە دوو کەسەوە ئێستا 132,000 کارمەندیان لە تەواوی جیهان هەیە تەنیا بە فرۆشتنی ئێرپۆد کە بچووکترین بەرهەمی ئەپڵە نزیکەی 10 میلیارد دلار قازانجی لە ساڵێک بەدەستهێنا ئەپڵ ئەو براندەیە بۆتە هەتایە بەسەرکەوتوترین کۆمپانیای تەکنۆلۆژی دانەندرێت چونکە توانی جیهان بگۆڕێ بازاڕی نوێ بۆ کۆمپانیەکانی دیکەش دروست بکات